بە تایبەتی ئەگەر گەیشتە 28 گەرما پشتی دەشکێ ئەمە گەلاژەوت پەپوسێمانێک دێتە وڵاتی ئەوە دوسێ ڕۆژە دەیبینم ئەم پەپوسێمانە دوو ڕۆژە لەسەر ئەم ڕێی دەیبینم ئەگەرەوە دەزانم گەلاوێژ بزوتووە گەلاوێژ هەڵاتیان گەلاوێژ هەنگوت ئەو دەستە واژەیە کە جوتیاران لە مانگی هەشدا بەکاری دێنن بە تایبەت لە دوای پێنجی مانگ من دەچمە لای جوتیارێک کە ئەزمونێکی هەیە لە ناو کاری کشت و کاڵدا بزانم گەلاوێژ هەڵاتن چییە چی ڕوودەدا کاک حاجی سڵاو لێبێ بەخێر بێن سەر چاوم بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر بەخێر بێن سەر چاوانم زۆر سپاس دەکەم سەر چاوم بەڕێزی زۆر سپاس پێم بڵێ گەلاوێژ هەڵاتوە گەلاوێش لە پێنجی هەش دەبزوی دەبزوی لە پێنجی هەش دەبزوی لە دەی و لە پازدەی بە ساچی وە دەردەکەوی گەلاوێش لەو لوتەشی وانێکە دەردەکەوی سەرسیان لێرەوە ساڵانە چاودێ لێرە کاسم کە دەوری 50 ساڵە لێرە کاسیێ دەکەم بخوا 40 ساڵ دەبێت لێرە کاسیێ دەکەم گەلاوێش ئەگەر مەقسەد بڵێن پێش گەلاوێژێ زۆر گەرمە پێش گەلاوێژێ دەشەوان زۆر گەرمە دوای گەلاوێژێش دەشەوان هەرتۆ گەرمە بەڵام دوای ئەوەی بەڵام شەوەکان فێنک دەبن شەو فێنک دەم ڕۆژ گەرم دەبن باشە چی کە ڕوودەدا مەسەلەن ئەو شتانێکە لە گەلاوێژ ئێوە پێی دەزان کە گەلاوێژ هەڵاتۆ چین ئەمە گەلاژەوت پەپوسێمانێک دێتە وڵاتی ئەوە دوسێ ڕۆژە دەیبینم ئەم پەپوسێمانە دوو ڕۆژە لەسەر ئەم ڕێی دەیبینم ئەگەرەوە دەزانم گەلاوێژ بزوتووە بۆ دێت پەپولە سلێمان بۆ باکە کاتی گەلاوێژە بە ئەمری ئەو خوای لە شوستانێ ئەرێ لە هەش وێنیچە دێتەوە گەرمێنێ دنیای پێ فێنێک دەبێت دێتەوە گەرمێنێ دێتەوە گەرمێگاتەوە گەرمێنێ ئەمە بەوەی تۆزێک بەوە شوانێکی دەکەین ئەگەر گەلاوێشەوە بزوتوەگە ئەو پەپوسێمانەندی دەڵێن گەلاوێشەوە لە پێنجی مانگشەر بە گەلاوێش دەنگوی گەلاژەگە هەنگوت لە پێنجی مانگ لەم پێنجی هەش گەلاوێش دەنگوی و دنیا فێنێک دەبێت و خۆش دەبێت ڕۆژەکان شەوەکان فێنێک دەبن و خۆش دەبێت ڕۆژش کورد دەبنەوە تەقریبان دەستەکان خۆش بکاک حاجە من دەچمە لای ئەو جوتیارەش بزانم لای ئەو چ شتێکی پێبەدی کردووە سڵاو لێبێ سپاسەکەم کە گەلاوێژ هەڵدێ باس لەوە دەکرێت کە ئاودان کەم دەبێتەوە ئاوەکان کەم دەکەن ئەو شتانە ئێستا دەستیان پێ کردووە بڵێ ئەوە ئەگە گەلاژ ئەنگوت دنیا فێنێک دەبێ ئەگە دنیا فێنێک بوو بڵێن ئەو زرعاتێکە دەیکەی بڵێن بە هەفتەی بە 5 ڕۆژان زارێکایی دەی وای لێ بە 2 ڕۆژان زارێک ئاودانی دەوێ یان بە 9 ڕۆژان 5 ڕۆژان زارێک ئاودانی دەوێ دنیا فێنێک دەبێ هەنی 10 ڕۆژ پێش گەلاوێژە دنیا گەرمە دوای ئەگە گەلاوێژ ئەنگوت وردە دنیا فێنێک دەبێ ئەگەر ئەو گەلاوێژە هەڵات ئێوە ئاوەکان کەمتر شینایەکانتان ئاو دەدەن بەڵام باس لەوە دەکرێت کە ئاوی ڕووبار و کارێز و کانیاوەکانیش کەم دەبێ وایە بەڵێ ئاخر بەرەو پاییز دەڕوا ئەگە بەرەو پاییز ڕۆی وردە ئاوی سەرزەویدا دەبەسێ ئاوی بیر و کارێز شتەکان وردە کەم دەکاتەوە لە دوای گەلاوێژ باس لەوە دەکرێت کە ئەوانەی کە لە کوێستانەکانن مەڕدار چ گۆڕانکاریێکیان بەسەردا دێت چیدارەکان وردە دەگەڕنەوە بۆ گەرمێنێ و لەبەرەوەی لەوێ زۆر سارد دەبێت ئستا لێرە شەوانە وای لێ دێ هەنی 10 ڕۆژ پاش لە گەلاوێژێ لە دەرە زۆر سارد دەبێت بەتانی بە خۆداندەی لە دەرێ ناتوانین بخەوی ئستا لێرە ساڵانە توتونمان دەکرد ئەوە کە عازی دەزانێ بڵێن ئەگە گەلاوێژ دەنگوت توتنوشت بە زەحمەت ئیشک دەبوو هاتوتن لێرە دەکرا کە لە ئەوشتانە وردە هەڵداوەسرا بە ئەگەر پێوە دەکرا زۆر وە زەحمەت ئیشک دەبوو ئەی باس لەوە دەکرێت کە لەسەر گەڵای ڕووەکەکانیش ئاوێک دەکرێت بەڵێ ئەسا بڵێن ئەوە ئەوڕۆ کە عازی دەزانێت تەماشای کوتی وەڵا ئەوەسە ئاون کە کەوتو بۆ نێوانی داهاتە خوارێ لێن هێندەکەم جا بۆ درو ئەلێ کتم کە ئازەت وەرە بۆ قازانی بەرە وەڵا گەلاوێش ئەگە بە تایبەتی زرعاتەکەی ئاو دەی بنێوی داڵێ بە تەواتی فەرقی پێ دەکەی هەر لە پێنجی ماگڕا فەرقی پێ دەکەی چەند ڕۆژی کە بە تاوی جەوەکەی دەگۆڕێت والله بە 2 ڕۆژ کە بە تەواوەتی یعنی لەو منتیقەی ما بە تایبەتی ئەگەر گەیشتە 28 گەرما پشتی دەشکێ هەنی هاوین وانێکی نامێنێ ئەمیەتی نامێنێ لە 28 ڕۆ